بەڵێ لەسەر داواکەی یەکێتی ئەوروپا کە ئاراستەی دادگای فدراڵی عێراقی کردووە گفتوگوی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز جلاوەر ئاژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەوروپا کە لە برۆکسلەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز ئاژگەی ئەم کاتت باش، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. دەمانوێت بزانین ئەم داوای یەکێتی ئەوروپا کە ئاراستەی دادگای فدراڵی عێراقی کردووە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ نازانم داواکاری فەرمی نەمبیستۆکە بە فەرمی ئاراستی دادگا کرابێ، بەڵام ئەوەی کە ئێمە ئاگادارین و لە دوای زنجیرەی کۆبوونەوە کە لە پەرلەمانی ئەوروپا ئەنجامدا لە ماوەی ڕابردوو وەروە کۆبوونەوەمان لەگەڵ بەرپرسانی سیاسەتی دەرەوەی ئۆفیسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا لەوێ باسان لەوە کرد کە ئەوان نیگەرانی خۆیان گەیاندووە بە حکوومەتی عێراق لەسەر بەشێک لەو بەرانەی کە دادگای فدرالی بەو دوانەیە داوێنی لەسەر بەرامبەر بە هەرێمی کوردستان کە بە بۆچووی یەکێتی ئەوروپا و بەشێک لە وڵاتانیان لە یەکێتی ئەوروپا زیاتر بڕیاری سیاسین تاوەی کە بڕیاری یاسایی بن و مەبەستەکەشەی لێی لاوازکردنی قاوارە و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور. بۆیە بە تایبەتیش بابەتی ئەوەش نیگەرانی خۆیان دەربڕی لەسەر ئەو بڕیارێکە بەو دوایە درا لەسەر لابردنی مافی کۆتاکان لە پەرلەمانی کوردستان. باشە. هێژەی ئاژگەی دیارە هەوە نەدیت پێشنەها پەیامنەری کوردستان 24 لە بڕۆکسلێ گەلک سەرۆک و سەرکردەین یەکێتیە ئەوروپای و بەتایبەتی بەردەفکی یەکێتی ئەوروپای ئاخەوی واناژی گوت و خەریکە دادگەها فدرال سەربەخویە خۆش دەستدەت و دخوازین و ئەیدی دادگەها فدرال نەکەویتە ژێر دەسەڵات و ئەجیندایان هیچ وڵاتێکی ئەوە دەهێتەوێ واتەیەک و پێنگاوێن داهاتی دێ ببنە فەرمی و پراکتیک ین وڵاتی یەکێتی ئەوروپای پەرلەمانی یەکێتی ئەوروپای دادگەهێن ئەوروپای لە هەمبەری بڕیارێن نەیاسایی و دەستوریên دادگەها فدرال دیتم ڕپۆرتاژەکەم دیت ئیماخان زۆر بەوردی و گوێم لە قسەکانیشی گیر لە بەڕێز وتەبێژی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا، بەڵام لە پرسیارەکەی یەکەمی جەنابەت ئاماژ بۆ کرد کە گویا ئەوان نامەشیان ئاراستی یان پامەشیان ئاراستی دادگا کرد بەسێکم زیاتر ڕاستکردنەوەی ئەو بوو هیچ نامە و پامەک ڕاستەوخۆ ئاراستە نەکراوە. ئەوان ئەوەی کە ڕوبەڕووی دەبنەوە لەگەڵی قسە دەکەن حکوومەتی عێراقا نەک دادگا، بەڵام نیگەرانی خۆیان دەربڕیەوە لە حکوومەتی عێراقیان ڕاگەاندووە لەو ڕوویەوە و لە کۆبوونەوەکانش لەگەڵێمە باسان کرد، چونکە ئەم بابەتە زیاتر ئێمە ماوەی زۆر ینی ئیشمان لەسەر کردووە جگەل لەوە خودی نوێنەرانی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا و نوێنەری یەکێتی ئەوروپا لە هەولێری شووی بەغداش خۆشیان ئەمایان گوت کە هەمان ینی یەکێتی ئەوروپا لێرە بەمەی گوت کە هەمان بۆچوونیان بەێمە گەیاندووە، هەمان راپۆرتیان گەیاندووە یەکێتی ئەوروپا، هەمان زانیاریان گەیاندووە و ئەوە خۆی دەستپێکێکی باشە، ئاماژەیەکی باشە بەوەی کە ئەو نیگەرانیانە بێگومان کاریگەریان دەبێتە فشارێک لەسەر عێراق لەلایەن یەکێتی ئەوروپا، چونکە لەبیر نەکەین یەکێتی ئەوروپا لەگەڵ عێراق ڕێکەوتنێکی ئیستراتیژی هەیە لە زۆر ڕوویەوە، یەک لەوانە بابەتی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی بێکاتەکان و ئازادی ئاین و ئاینزاکان و ئەوانەیە کە ئەمە بێگومان بەشێک لەو بڕیارانە پاشگەزبوونەوەی و گەڕانەوە بۆ دواوێ لە پرسی دیموکراسی بە شێوەیەکی گشتی لە عێراق کە لە ڕێگەی دادگا ئەنجام دراوە. ئەمە وەکو دەرەی زەنگشی مەترسیدارە بۆ یەکێتی ئەوروپاش کە لەگەڵ وڵاتی کە ڕێکەوتنی استراتیژی لە زۆر ڕێکە لەگەڵ هەیە بەو ئاراستەیە بڕوات و بەتایبەتیش یەکێتی ئەوروپا ئەمە زۆر گرنگە ئاماژە پێ بکەم بە بۆچوونی یەکێتی ئەوروپا زۆر گرنگە کە پەیوەندێکی تەندروست و وەکو دەڵێن عادلانە هەبێ لە ناوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا و مافەکانی خەڵکی کوردستان بەتایبەتی بودجەی خەڵکی کوردستان مافەدارەکانی خەڵکی کوردستان و هەموو مافانی کە لە دەستوری ئاماژیان پێکراون دەبێ جێبەجێ بکرێن و بەڕێز ئاژگەی بۆچوونی فەرمیەوە کە باسمان لە داواکە یەکێتی ئەوروپا کرد بۆ حکوومەتی عێراق خود دادگای فیدراڵی پشتبەستن بە زانیاریەکانی پەیامنێرمان ئەوەی کە بەڕێزی شێستا ئاماژەی بۆکەڵی ئێمە زۆر کارمان لەسەر کردووە و ئاماژەکان ئاماژەی باشن، کەواتە ئەو کارانەی کە ئێوە زۆر لە سەرتان کردووە ئەو ئاماژانە کە ئاماژەی باشن دەتوانێت چ دۆسەیەک یەکلایی بکاتەوە لە نێوان هەولێر و بەغدا؟ فشارەکان چۆن دەبێت؟ مەبەستم لەوەی کە ئێمە کارمان بۆ کردو ئەگەر ئێستاش بستنە سایتی پەرلەمانی ئەوروپا لەوێ بڵاوکراتەوە بە فەرمی کە پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا پرسیاریان ماوەی پێش ئاراستەی ئۆفیسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا کە ڕۆلی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەبینێت کە لەسەر ئەو پرسانە و نیگەرانی خۆیان دەربڕی لەسەر پرسی بودجە لەسەر بڕیارەکانی دادگای فیدرالی لەسەر ئەو پەیوەندیی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە ئێستاش لە ناو سایتەکان ماون و
وایشی ئەوروپا وڵامی داوە و ئەن وڵامی داوە کە لە نزیکەوە چاودێری بارودۆخەکە دەکەن بێگومان ئەوە پاڵپشتێکە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی ئەمە دەستکەوتێکی دیپلۆماسی بۆ هەرێمی کوردستان کە کۆمەلگانی دەوڵەتی بەتایبەتیشی ئەوروپا وەکو لایەنێکی گرنگ کە لەمە دوا ڕۆڵێکی ژیۆپۆلیتیکی گرنگتر دەبێنێت لە ئاسیندە و دەوڵەتی پاڵپشتی ئێمە بێت لەو پرسانە و لە بابەتەکە لەو پرسەکە بەلا ئێمەدا پشتگیری لە ئێمە بکات چونکە ئێمە لەسەر حەقین بەپێی ئەو بڕیارانەی کە ئەو ڕێکەوتنێکە لە دەستور هەیە لە نێو پێکاتەکانی عێراقدا ئەمە دەستکەوتێکە و سەرکەوتنێکە بۆیە پێم وابێت ئەمە کاریگەری دەبێت چونکە کاریگەری دەبێت لە نێوان پەیوەندیەکانی یەکێتی ئەوروپا لەگەڵ عێراق و لە دانوستانەکانیان باز دەکرێت لەم دانوستانەکانیان و کۆمەڵێک بەرژەوەندی دوولایانە هەن لە نێوان هەردوولا کە بەلای عێراقەوە گرنگن بەلای یەکێتی ئەوروپاوە گرنگن و خۆتان دەزانێت یەکێتی ئەوروپا کۆمەڵێک بەهای دیموکراسی و حقوقخواندنە ئەوروپیان هەیە کە بەلایەنەوە زۆر گرنگە لە کاتێکدا کە پەیوەندی لەگەڵ وڵاتێکی تر دەبەستن ئەو بەیانە دەبێت ڕەچاو بکرێن دەبێت ڕێزان لێ بژیرێ و ئەم بەیانەش بەهای دیموکراسین و لە دیموکراسیشدا ئەو بابەتانی کە باسم کرد دەبێت ڕێزان لێ بگیرێت بە تایبەتی مافی پێکاتەکان مافی خەڵکی کوردستان هەرێمی کوردستان بە پێی دەستور و کە 1970 خەڵکی عێراق دەنجی لە سەداوە لە پرۆسەسی دیموکراسیدا. هێژەیە ئاژگەیی جەنابێ هەوا دزانیتن ئێدی کێشەیەن di navbera Hewlêr û Bexdayê hemû dihêne hawirdekirин bû derve. Ev hemû biryarên Dadgeha Federal, necêbecêkirina yasaya budceyî, necêbecêkirina rêkeftina ji aliyê hikûmeta federal, hemû zarbene darbene li demokrasiya Iraqê ya ku li ser asasê tewazun, tewafuk û şeraket hatiye durustkirin. Aya bi hawirdekirina van kêşeyan li ser astê derve van welatên demokrasî xwas yên ku Iraqê rêkeftinên stratejî digel hey. Mumkin e pêdaçûn pê bihêtekirin yan ji Iraq bihête neçarkirin êdî vegerîtin lê ser wan bingehên ku li ser hatiye damezrandin piştî sala 2003. وەکو باسم کرد لانی ئەوروپی ڕاشکاون و بە ئێمان گوت کە چ لە کۆبوونەوەکانیان ئەوانەی کە لە بروکسێل ئەنجام دەدەن لە کاتی هاتنی شاندەکانی عێراقی تر لە هەر بوارێک بن چ لە کاتی سەردانی شاندەکانی یەکێتی ئەوروپا بۆ بەغدا نوێنەریان لە بەغدا و جگەل لەوەش لە کاتی سەردانی بەرپرسانی تری یعنی وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا وڵاتانی کە ڕۆڵی گرنگ دەبینن لە ناو یەکێتی ئەوروپا لە داڕشتنی سیاسەتی دەرەوە و قورسایی خۆیان هەیە لە ناو یەکێتی ئەوروپا هەچە ئەو وڵاتانەش ئەم بابەتانە ئەم پرسیان لەگەڵ لایەنی عێراقی باس کردووە و بەردەوامیش دەبن لە باسکردنی بەتایبەتی ئاماژە بۆ کرا کە بەشێک لەو بڕیارانە مەبەست لەیان ینی بابەتی سیاسین و بەس لەیان لاوازکردنی دەسەڵات و مافەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە خۆی لە خۆی داواتەیە ئەوە دەگەنێت کە پێشەلکردنی دەستورە دەستوری عێراقیش دەستورێکە کە وەکو باسم کرد بە پرۆسێکی دیموکراسی تێپەرچوو خەڵک دەنجی لەسەرداوە و بۆیە ئەمە گەڕانەوەیە بەرەو پێشچوونی دیموکراسی نیە لە عێراق یەکێتی ئەوروپاش بەلایەوە گرنگە کە عێراق وڵاتێکی دیموکراسی بێ و ڕێز لە مافی هەموو لایەک بگیرێت بۆیە پێم وابێ ئەمە کاریگەری دەبێت لەسەر پەیوەندیەکانی هەردوولایان و لە کۆبوونەوەکانی داهاتوانی لە دانوستانەکانن کە ئەنجام دەدەن ئەم بابەتە باز دەکەن چونکە ئەمە کێشەی تریش دروست دەکات بۆ عێراق ئەویش ئەوەیە کە سەقامگیری لە عێراق و قۆناغەکی مەترسیدار دەبا ئەگەر بێت و پەیوەندێکی باش نەبێت بارودۆخ باش نەبێت لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد ئەمە بێگومان کاریگەری لەسەر سەقامگیری و استقراری سیاسی لە ناو عێراق دەبێت کە ئەمەش بۆ یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەندام بابەتێکی هەستیارە و باش نییە چونکە ئەمە کاریگەری دەبێت لەسەر وەبەرهێنان لە عێراق لەسەر هاوکاری عێراق هاوکاریکردنی عێراق لە زۆڕێەوە لە شەڕی بڵێن دژی ترۆر و داعش کە بەشێک لە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا خۆتان دەزانن ئەندامن لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ئەمانە هەمووی پەیوەندیان بە یەکترەوە هەیە و کاریگەریان دەبێت لەسەر ئەو پەیوەندیانە. هێژە دلاوەر ئاژگەیی نوێنەری حکوومەتە هەرێما کوردستانی لە ئەوروپای ژ بروکسل لەگەڵمە بوو گەلەک سپاس.